کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی لە ساڵی 1367 جینایەتێک لەژێر سێبەری شەڕدا. هاوین و خەرمانانی ساڵی 1367 لە زومرەی تاریکترین وەرزەکانی مێژووی کۆماری ئیسلامی ئێرانن، وەرزێکی کە تێیدا هەزاران زیندانی سیاسی لە کاتێکدا کە زۆربەیان لە قۆناغی تێپەڕاندنی ماوەی سزاکەیاندا بوون یان تەنانەت هێشتا بە شێوەیەکی فەرمی تۆمەتەکەیان پێڕانەگەیەندرا بوو بە نەهێنی لە سێدارە دران. ئەم جینایەتە دوای قبوڵکردنی ئاگربەز لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراقدا ڕوویدا، شەڕێکی کە زیانێکی مادی و مرۆیی قورسی بەسەر هەردوو وڵاتدا سەپاند و سەرنجام کۆماری ئیسلامی دوای چەندین ساڵ لە دروشمی سەرکەوتن بە قەولی خومەینی بە خواردنەوەی جامەشەهر کۆتایی پێهێنا. کۆتایی هاتنی شەڕ بۆ کۆمەڵگەیەکی کە ماوەی چەندین ساڵ لەژێر بۆردومان و هەژاری و مەرگ و سەرکوتدا ژیا بوو دەکرا ببێتە دەستپێکی قۆناغێکی نوێ. خەڵک چاوەڕوانی ئەوە بوون کە ژیانی ئاسایی دەست پێ بکەنەوە و داواکاریە سیاسی کۆمەڵایەتی و ئابوووریەکانیان چیتر بە بیانووی بارودۆخی شەڕەوە سەرکوت نەکرێن. بەڵام خۆشی و هیوای گشتی لە کۆتایی هاتنی شەڕ بۆ دەسەڵاتێکی کە لە پەرەسەندنی ناڕزایەتی و خۆپیشاندانەکان دەترسا وەک هەڕەشەیەکی جددی سەیرکرا. دەسەڵات لە بری وەڵامدانەوەی داواکاریەکانی خەڵک ڕێگەی چاوترسێنکردن و سڕینەوەی نەیارانی گرتەبەر. لەسەر فەرمانی خومەینی هەیئەتێکی پێکهاتوو لە حوسێن عەلی نەیری، مورتەسا ئیشراقی، ئیبراهیم ڕەئیسی و مستەفا پورمەحەممەدی کە دواتر بە هەیئەتی مەرگ ناسران، ڕاستپێردران بۆ پێداچوونەوە بە چارەنووسی زیندانیانی سیاسی. پەیوەندی زیندانە سەرەکیەکان لەگەڵ دەرەوە پچڕێنرا و زیندانیان لە دانیشتنێکی کورت و ناڕووندا نە لەسەر بنەمای دادگاییەکی دادپەروەرانە، بەڵکو لەسەر بنەمای بیر و باوەڕ و هەڵوێستە سیاسی و ئاینیەکانیان لێکۆڵینەوەیان لەگەڵدا کرا. لە مانگی گەراوێژدا کۆمەڵکوژی ئەندامان و لایەنگرانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵق دەستی پێکرد و مانگی خەرمانان شەپۆلی لە سێدارەدانەکان گەیشتە زیندانیانی کۆمۆنیست و نایارە سیاسیەکانی تر. سەبارەت بە بیر و باوەڕی ئاینی، نوێشکردن، باوەڕبوون بە خودا و هەڵوێستیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی پرسیار لە زیندانیان دەکرا. ئەو وەڵامانەی لەگەڵ پێوەرەکانی هەیئەتی مەرگدا نەدەگونجان دەکرا ببنە هۆی لە سێدارەدان. زۆربەی قوربانیان تەنانەت لەسەر بنەمای یاساکانی خودی کۆماری ئیسلامیش لە خۆناغی تێپەڕاندنی سزاکەیاندا بوون و هەندێکیان لە سەروبەندی ئازادبووندا بوون. بەم هۆیەوە ئەم ڕووداوە تەنیا لە سێدارەدانی کۆمەڵێک کەس نەبوو، بەڵکو کۆمەڵکوژیەکی ڕێکخراو و تاوانێک بوو دژ بە سادەترین بنەماکانی دادپەروەری و مافەکانی مرۆڤ. ئەمەری وردی قوربانیان هەرگیز لەلایەن دەسەڵاتەوە ڕانەگەیەنرا. راپۆرتە جۆراوجۆرەکان ژمارەی گیانبەخت-کردووانیان بە چەند هەزار کەس و لە هەندێک خەمڵاندندا لە نێوان 6 بۆ 10,000 کەس دەستنیشان کردووە. تەرمەکانیان بە شەو بە نەهێنی لە گۆڕەبە کۆمەڵەکان یان گۆڕستانەکانی تاران، شیراز، ئیسفەهان، کوردستان و شارەکانی تردا بە خاک سپێردران. خاوەران و گۆڕەبە کۆمەڵەکانی تری قوربانیان سەرباری گوشار و هەڕەشەی ئەمنیەتی بوونە شوێنی یادەوەری و داخوازی بنەماڵەکان. ساڵانێک لە مافی پرسە و ماتەمین، بەڕێوەبردننی ڕێوڕەسم و تەنانەت وەرگرتنی ناونیشانێکی ڕوون لە شوێنی بە خاک سپاردنی عەزیزانیان بێبەش کران. یەکێک لە گرنگترین لایەنەکانی ئەم تاوانانە بریتی بوو لە هەوڵی دەسەڵات بۆ شاردنەوە و سڕینەوەی شوێنەوارەکانی. بەڵام بیرەوەری زیندانیانی ڕزگار بوو، شاید حاڵی بنەماڵەکان بەڵگەنامە بڵاوکراوە و توێژینەوە سەربەخۆکان بەشێک لە ڕاستیەکانیان ئاشکرا کردووە. هەروەها دادگای حەمید نووری لە سوێد نیشانیدا کە بە دواداچوونی دادوەری بۆ تاوانەکانی دەی 60 تەنانەت دوای تێپەڕبوونی چەندین دێژ ڕێگە پێدراوە. ئەم پرۆسەیە گرنگی تۆمارکردنی شایەت حاڵەکان، پاراستنی بەڵگەنامەکان و پشتیوانیکردن لە بزوتنەوەی دادخوازی نیشان دەدات. بەردەوامی ئەم جینایەتە دەبێت لەو پێگاتە سیاسیەتدا ببینرێت کە تێیدا لێخۆشبوون و پارێزبەندی بکەرانی سەرکوت بەشێک بووە لە مێتۆدی مانەوەی دەسەڵات. هەندێک لەو کەسانەی کە لە دەی 60دا لە ناو دام و دەستگای دادوەری و ئەمنیەتیدا بەرپرسیارەتیان هەبوو، دواتر لە بەرزترین پلە و پۆستەکانی دەسەڵاتدا دانران. ئەم بەردەوامیە نیشان دەدات کە کۆمەڵکوژی 1367 هەتاوی ڕووداوێکی دابڕا و جیاواز لە سیاسەتە گشتیەکانی کۆماری ئیسلامی نەبوو، بەڵکو ئەڵقەیەک بوو لە زنجیرەیەکی دوور و درێژی لە سێدارەدان، ئەشکەنجە، سەرکوت و ئینکاریکردنی ڕاستیەکان. ئەمڕۆ
بیرهێنانەوەی ئەم جینایەتە لە بارودۆخێکدا گرنگی زیاتری هەیە کە کۆماری ئیسلامی هێشتا لەگەڵ ناڕەزایەتیە بەربڵاو کۆمەڵایەتیەکان و قەیرانە قوڵە ئابووری سیاسیەکان بەرەو ڕووە، هەڵاوسان، دابەزینی بەهای دراوی نیشتیمانی، بێکاری، هەژاری، گەندەڵی، کەمی ئاو و کارەبا و لە ناوچوونی ژینگە ژیانی ملیۆنان کەسی تووشی ئاستەنگ کردووە. لە ئاوا بارودۆخێکدا ناڕەزایەتیەکانی خەڵک لە بری گوێ لێگرتن بە دەستبەسەرکردن، توندوتیژی و کوشتار وەڵام دەدرێنەوە. لە ناڕەزایەتیەکانی بەفرامباری ساڵی ڕابردووشدا راپۆرتەکانی پەیوەندیدار بە هەڵسوکەوتی خوێناوی لەگەڵ خۆپیشاندەران نیشانیدا کە لۆژیکی سەرکوت دوای نزیکەی 4 دەیە هێشتا بەردەوامە. کوشتنی خۆپیشاندەرانێکی کە خوازیاری ژیانێکی باشتر، ئازادی و دادپەروەرین بیرهێنەرەوەی هەمان ئەو سیاسەتەیە کە ساڵی 1367 لە زیندانەکاندا جێبەجێکرا. لەپاڵ سەرکوتی ناوخۆییدا سەرکێشیە سەربازیەکان و سیاسەتە پەڕتێچووە هەرێمیەکانیش گوشارێکی قورسیان خستووەتە سەر کۆمەڵگەی ئێران. دەسەڵات بە خەرجکردنی سەرمایە گشتیەکان لە پێناو بەرنامە سەربازی و دەستووردانە دەرەکیەکاندا وڵاتی ڕوبەڕووی سزاکان گۆشەگیری و شەڕێکی نوێ کردوێتەوە. ئەو شەڕانەی بەرهەمی ئەم سیاسەتەن پێش هەموو کەس خەڵکی یاسایی دەکەنە قوربانی و ئەو سەرچاوانەی کە دەبێت بۆ خۆشگوزەرانی پەروەردە، تەندروستی و ئاوەدانکردنەوەی وڵات تەرخان بکرێن، بۆ وێرانکاری و توندوتیژی تەرخان دەکرێن. ئەزموونی شەڕی ئێران و عێراق و دەرەنجامەکانی لەوانە کۆمەڵکوژی 1367 هۆشداریکی ڕوونە کە چۆن سەرکێشی سەربازی و سەرکوتی ناوخۆیی یەکتر بەهێز دەکەن. داخوازی بۆ قوربانیانی ساڵی 1367 داواکاریەکی تەنیا سۆزداری یان پەیوەندیدار بە ڕابردوو نییە. ئەم داخوازیە بە خەباتی ئەمڕۆ بۆ ئازادی، دادپەروەری، هەڵوەشاندنەوەی لە سێدارەدان و مافی ڕێکخراوبوونەوە بەستراوەتەوە و کۆمەڵگەیەکی کە ڕاستی تاوانەکانی ڕابردوو تۆمار و بەدواداچوونی بۆ نەکات لە بەرامبەر دووبارەبوونەوەیاندا بەرگری و لاواز بێبەرگری و بەلاوازیش دەمێنێتەوە. گیانبەختکردوانی کۆمەڵکوژی 1367 و سەرجەم قوربانیانی سەرکوت لە بیرەوەریەکانی خەڵکدا زیندوون، ڕاستی ئەگەرچی درەنگیش بێت ڕێگەی خۆی بێگومان کە لە کۆتایی دەدۆزێتەوە و ڕۆژێک دەبێت بکەران و بڕیاردەرانی ئەم جینایەتانە لە دادگایەکی ئاشکرا و دادپەروەرانەدا وەڵام دەرەوەی کردەوەکانیان بن.